دکتۆر ئاگربەس بە بڕوای تۆ درێژت دەکێشێ بەردەوام دەبێ؟ ڕۆژ باش ئەم کاتەی جەنابتان باش لەگەڵ بینەرانی خۆشەویست هیواداری ناگربەست بەردەوام بێ پرسیارەکەت پرسیارێکی لەجێ بەڵام وەڵامەکەی بەجددی لای دوو لایەنی شەڕکەرن کە واشنگتۆن و تاران ئەوان لەسەر ئاگربەستێکی دوو هەفتەی ڕێکەوت بوون و ئێمەش نزیک دەبینەوە لە چەند ڕۆژی داهاتوودا کۆتایی پێدێ بەڵام ئەوەی تا ئێستا کە هەستی پێ دەکرێت گفتوگۆکانی لە واشنگتۆن و ئیسلاماباد لەگەڵ تاران کە بڕێوە دەچێت و دوێنێش وابزانم سەرۆکی ئەرکانی سوپای پاکستان سەردانی تارانی کرد و بۆ گفتوگۆکردن بوو لەسەر ئەو پێشهاتە تازانەی چی بکەن لێرە بەدوام پێم وایە لە بەرژەوەندی هەردوو لایەندایە درێژ بکرێتەوە لە بەرژەوەندی ئامن و ئاسایشی ناوچەکە و کەمکردنەوەی زەرەر و زیانی گیانی و ماڵی نەک بۆ هەردوو لایەنی شەڕکەر بەڵکو بۆ هەرێمی کوردستان و عێراق و تەواوی دە 12 وڵاتی ناوچەکە کە هەمویان هەم لە ڕووی ژێرخانەوە هەم لە ڕووی قوربانی گیانیەوە و زەرەری مادیەوە زەرەری زۆریان بەرکەوتووە. بۆیە ئاستی نێودەوڵەتیش پشتیوانی لە درێژە کێشان و بەردەوامبوونی ئاگربەستەکان دەکات چ لە نەتەوە یەکگرتوەکان چ لە ناتۆ چ لە وڵاتێکی وەکو سین و رووسیا ئەمانە هەرەمووی داوای ئەوە دەکەن و پێم وایە وڵاتانی کەنداویش هەر حەزیان لێیە زیاتر بەو شێوە بمینێتەوە و ڕەنگە بۆ ناخۆی ئیسرائیلیش ئەمە لەگەڵ ئێران درێژە پێدانی ئاگربەست کارێکی باش بێ بەڵام کێشەی ئیسرائیل لێرە لەگەڵ حزبوڵایە و ئەوانیش ئەوەی ئەمڕۆ کە باز دەکرێت لە لێدوانەکانی سەرۆک ترامپەوە کە بڕیارە دیدارێکی لووتکە یا پەیوەندێکی لووتکەیی لە نێوان ئیسرائیل لەگەڵ لبنان بەڕێوە بچێت کە ئەمە یەکەم جارە دیداری لەو شێوە ڕوودەدا و چاوەڕوان دەکرێت ئەوانیش بگەنە جۆرێک لە ئاگربەست بەڵام ئاگربەستی ئەوان لەدەست خۆیان نییە چونکە بەتایبەتی لبنانیەکان لەدەست حزبوڵای ئایا حزبوڵا دەچێتە ژێرباری هەر ئاگربەستێک لە نێوان حکوومەتی ئیسرائیل و حکوومەتی لبنان بێتە پێشەوە. باشە دکتۆر ئەوەی کە دەڵێی لە بەرژەوەندی مولایەنەکانە کە ئاگربەستەکە درێژە بکێشێ بەڵام پێ دوایە ئیسرائیلی ژەمەی بوێ ئێمە دەزانین ئەمریکا ئەمەی دەوێ بەڵام ئیسرائیل ئەوەی دەوێ ئیسرائیل لەم دۆخەدا بەڵێ من پێم وایە دەیەوێت چونکە ئیسرائیل لەم دۆخەدا بەتەنیا دەبێت شتەکان یەکجیاکەینەوە هەمیشە ململانەی ئیسرائیل و ئەم ئێران ململانەیەک نییە پەیوەست بە ئیسرائیل بەتەنیا بەڵکو لێرەدا ئەوەی کە قسەی یەکلاکەرەوە دەکاتن لەو بوارەدا واشنگتۆنە نەک تەلەبیب لە مەسلەی دۆسی ئیسرائیل دۆسیە ئێران دۆسیەکە لە بەردەستی ئەمریکایە نەک لە بەردەست ئیسرائیل ڕاستە ئێران هەڕەشەیە بۆ سەرمانەوەی ئیسرائیل ئەگەر هاتوو ئەمریکا لە دەرەوەی بازنێ ململانەکاندا بێ بەڵام ئێستا ئەمریکا دەیەوێت بە شێوەیەک لە شێوەکان بەو میکانیزم و استراتیژەی خۆی بڕوای پێ هەیە مەسلەی هێز نیشاندان و دانوستان و دەرفەتی گەیشتن بە جۆرێک لە سازان لەگەڵ ئێرانیەکان کە ئەوە استراتیژی سەرۆک ترامپە پێم وایە تا ئێستاش سەرکەوتوو بووە لە زۆر قۆناغدا گەیشتۆتە قۆناغی ئێوەی کە ئێرانیەکان پێشتر هەموو جۆرە ئاگربەستێکی کاتیان ڕەت دەکردەوە تەنیا داوای گەرنتی و زمانی دووبارە هێرش و ئەوان هێرش و جەنجیان نەدەکردەوە کە دەیان گوت دەبی زمانێکەبی بۆەوەی جارێکی دەدیسان هێرشمانێک بەڵام ئەم جارە ئەمە ڕووی نەداوە بەڵکو بە هەموو ئەو مەرجانێک کە ئەمریکەکان داوایان کرد جۆرێک لە ئاگربەستی کاتی بۆ دوو هەفتەیە ڕاگەیاندرا و قبوڵیشیان کرد و هەروەها دانوستکارانی ئەمریکاش بە تایبەتی جێدی ڤانس کە دوێنێ لێدوانەکانی جۆرێک لە گەشتبینی زیاتری پێوە دیار بوو بەڵام تێبینی دەکەین لێدوانەکانی بەرپرسانی ئەمریکا لە کاتێکدا باز لە بەرەو پێشچوونێک و جۆرێک لە ئاماژەی ئارێنی لەلایەن ئێرانیەکانەوە لە دانوستانەکان هاتوۆتە پێشەوە هاوکات تەکید لەسەر هەڕەشەش دەکەنەوە بۆ ئەوەی جانبی ئێرانی لە خۆی دەرنێسێتون و بەوە قەناعەت نەکا کە ئەوەندەی پێگەیشتون ئەوە کاتیە دوجار مەسلەی ئاگربەست لە بەرژەوەندی چێدایە ئەگەر ئەو پرسیارە بەو شێوە بکەین ئایا ئاگربەست تا سەر دەمێنێتەوە من پێم وایە لێرەدا دەبی برێن لە قازانجی کام بەرەدایە من پێم وایە لەوەدا ئێران سوودمەندی یەکەم دەبی لە درێژە کێشانی ئاگربەست بەو جۆرە چونکە ئێران لە بەردەم قۆناغی ڕوخاندا بوو ئێستامانەوەی دەسەڵاتەکە و ڕژێمەکە وەکو خۆی هەروەها نەمانی هێرش و پەلامارەکان بۆ سەری مانەوەی دۆخەکە و دەیەوێت وەخت بکڕێ کات بکڕێ بۆ ئەوەی جۆرێک لە گۆڕانکاری یاخود جۆرێک لە ناڕزایی نێودەوڵەتی لە هەمبەر ئەو هێرشانەی ئەمریکا و ئیسرائیل دروست ببێ بەڵام بە دیوەکەی تردا بۆ ئەمریکەکان بۆ سەرۆک ترامپ ئەمە تاسەر جێگەی قبول نییە دەبێ بگەنە جۆرێک لە ڕێکەوتن جا لە
لە ماوەی ئەم ئاگربەستەی ئێستا یا ئەوەتە بۆ 2 هەفتەی تریش پێش دەکرێتەوە یا بۆ 10 ڕۆژێکی تر ئەمە ڕەنگە ئەو کاتی سەرۆکترام بێوێ جۆرێک لە گوشار دروستکاتەوە بۆ ماوەیەکی کەمتر ڕەنگە ئاگربەستەکە درێژکاتەوە. باشە دکتۆر لە دۆخێکی وەهادا پێدوانی ئەمە ینی ئەوەیە کە ئیسرائیل دەیەوێ ینی دڵنیایی یەک نەدراوە بە ئێرانیەکان کە ئاگربەستەکە درێژە دەکێشێ دەشکێنرێ ینی دۆخێکی بۆ دروست کردوون کە نەتوانن وەکو پێویست بکەونەوە سەرپی خۆیان لانی کەم و شوێنانی کە ڕووخاون تێک دراون خراپ کراون خاپور کراون بنیاد بنێرێنەوە ئەو پاڵێوگانەی کە تەخێنراونەتەوە دروست بکرێنەوە چاک بکرێنەوە ینی دۆخێکی بۆ ئێران دروست کردووە نە ئاشتی هەمیشەیی نە ئاگربەستی بەردەوام ینی جەنگ ئاگربەست ئاشتی لە دۆخێکی قەلەقی و ڕاڕاییە. ڕاست بێگومان قسەکەی جەنابەت ڕاستە بەڵام لە بیرمان نەچێ شێوازی سیستەم و بیرکردنەوەی ئەم دەسەڵاتانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە هێندە گوێ بەوە نادەن کە ژێرخانی ئابووری ژێرخانی خزمەت گوزاریەکانیان پرۆژە استراتیجیەکانیان پەچی کەوتووە لای ئەوان خاڵی دەستپێک و خاڵی گرنگ و جەوهری ئەوەیە مانەوەی دەسەڵات و ڕژێمەکانە ئەمە هەم لە ڕژێمی عێراقیدا هەم لە ڕژێمی یەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە لیبیا ئەمانە ڕاست بوون بۆ ئەو بابەتانە بۆیە ئەمە ڕەنگە لە وڵاتێکی دیموکراتدا کارەسات دروست دەکاتن وڵاتێک لە شەردا بێ و ڕژێمەکەشی بمێنێتەوە پاداش بکرێت بەوەی خەڵک بێتە جادە و بڵێ سەرکەوتوو بووە. بەڵکو ئەمە دەبێت محاسبە بکرێت لە وڵاتێکی دیموکراتدا و ڕەنگە گەر بڕواان بە هەڵبژاردننی شەبێت لە هەڵبژاردندا گەورەترین شکست بێنێ و هەر حەزبەکە هەڵبۆشێتەوە و سزاش بدرێت. بەڵام ئەم بابەتە بۆ دیوی ئێران ڕاست نییە بۆیە بەلای ئێرانیەکانەوە ڕەنگە بیر لەوە نەکەنەوە بەقەدەر ئەوەی بیر لەوە دەکەنەوە خۆ ڕێخستنەوەی ڕژێمەکە و سیستەمەکە پێداچوونەوە بە سێکتەرەکانی کە زەرری ئەمنیان پێکەوتووە ئەمانە زیندوو بکاتەوە بەهێز بکاتەوە مەسلەی سیستەمی ئاسمانی و ڕاداریە لە بەرگریکردندا مەسلەی گەڕانەوەیە بۆ ئاوەکانی کەندا و کەشتیگەری دەریاییدا کە ئەمانە توانایەکی زۆری لەدەستداوە. ڕاستە ئێران تا ئێستاکە توانیوێتی توانای درۆنی و توانای موشەچەکانی خۆیدا بپارێزێ و درێژەی پێبدا بەڵام لە زۆر بواری تردا شکستی هێناوە. بۆیە بە دیوێکی تردا ئەگەر باس لەوە بکەین ئاگربەستی سەرتاسەری یا ئاگربەستێکی کاتی و درێژخایەن لە قازانجیدایە لە قازانجی دیوی مانەوەی ڕژێمەکەدایە و تقریبا میلەتانی ئێرانی جۆرێک لە مەناعیان وەرگرتووە و بۆ خۆ گونجاندن لەگەڵ ئەم جۆرە ژیانە قورسەی کە 47 ساڵە تێدا دەژین. ئەمە پێچەوانەیە لەگەڵ ئەوەی لە ئەمریکا لە ئەمریکا ئەوەی ئێستا دەیبین گوشارێکی زۆر لەسەر ئیدارەکەی ترام هەیە بەهۆی بەرزبوونەوەی نرخی کاڵا و نرخی سوتەمەنیەکان و هەروەها ڕەنگە لە ئەگەر ئەو شەڕە درێژە بکێشێ دۆخی ئابووری و داتەپینی ئابووریش لە ئەمریکا و کۆمپانیەکان ڕوبەڕی مەترسی گەورە ببنەوە. دکتۆر چاودێرانی سیاسی یانیوانی کە تەحلیل و شیکاری بۆ دۆخەکە دەکەن ڕاستە ڕەنگە هەندێک لە بابەتی وزە لە ئەمریکا نرخەکەی بەرز بێتەوە بەڵام و کاریگەریە ئابووریە زۆر قورسە ڕەنگە نکاتە سەر ئەمریکیەکان بەڵام دوجار ئەوانە گەر کاریگەرێکە بچووکیش بێ ینی گرنگە بەلایەنەوە کاریگەرە بەلایەنەوە چونکە وڵاتی خۆیان بە گرنگ تەماشاکەن. بەس ئەو دۆخی کە بۆ ئێران دروست بووە پێ دوایە تاقی بەردەوام دەبێ ینی بۆ نمونە لە دۆخێکی وەهاشدا ینی ئاگربەستێکی دەڵەما ئاگربەستێکی نەمەی و ینی تاقی بەردەوام دەبێت مەسەلەن گەلانی ئێرانی تاکەی تەحمولی ئەمە دەکەن وتەبێژی حکوومەت ئێرانی لە چەند ڕۆژی ڕابردوودا دەڵێ ناتوانین هەمووان قەرەبوو بکەینەوە قەرەبوویەوان لە لای خۆی گەورەیە ینی بە کوردیەکەی دەمێ بڵێم تاکەی تەحمولی ئەمە دەکەنەوە دۆخی ئێران. بەڕاستی دۆخەکە دۆخێکی قورسە ئێرانیەکان وەکو باسم کرد ئەمڕۆ نییە لەژێر ئەو بارە قورسەی ژیان و گوزەران دەکەن بەڵکو لەگەڵ داهاتنی ئەم شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران دووچاری شەڕی ناوخۆ بۆەوە ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە کورد و لایەنەکانی تری ینی دوور خستەوە و شەڕی ئەوانی کرد پاشان شەڕی عێراق ئێرانی 8 ساڵە و دوای ئەوەش لەژێر گوشار و گەمارۆی نێودەوڵەتی بەهۆی بەرنامەیەکی ئەتۆمیەوە تا گەیشتە ئەوەی شەڕی 12 ڕۆژە و شەڕی 40 ڕۆژە دۆخەکە زۆر قورسە بۆ ژیانی ئێرانیەکان بۆیە یەکێک لە سەرکردە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی
ئێرانی کاک مستەفا هەجری لە دیدارێکدا لەگەڵ کەناڵی عەرەبیە باسی وەی کرد کە باز لەوە دەکرێت لە سەرەتای ئەم شەڕی ئێستاوە وتیان ڕژێم دەڕوخێ و ئەمریکا داوا دەکەوت ئیسرائیل دەکەوە ئەو ڕێیەکی جیاوازیە بوو تا ڕادێک من دەتوانم لەگەڵ ئەو ڕێیەدا هاوڕابم کە ئیشەوەیە گەلانی ئێران بەهۆی تایبەتمەندی ئەو شەڕە کە ئیسرائیلی تێدایە و جۆرێک لە شەرعەتی نێودەوڵەتی تا ئێستا بە قەرارێکی مەجلیسی ئەمن وەرنەگرتووە و ناڕوونیەک لە هەڵوێستی ئەمریکا هەیە بۆ پشتیوانیکردن لە گەلانی ئێران و جۆرێک لە بێهیوایی هەبووە لە خۆپیشاندانەکانی ژیان لەگەڵ ئەو خۆپیشاندانەی کە پێش شەڕەکە دروست بوو ئەمریکا وەک پێویست نهاتە مەیدان پشتیوانی گەلانی ئێرانکە بۆیە خەڵک متمانەی بەو بەڵێنانەی سەرۆک ترامپ پیش نماوە جا ئەمە ئەو قسەیە ئەوە پشتڕاست دەکاتەوە کە ڕەنگە لە دۆخێکی کۆتایی هاتن یا تەسلیمبوون یا ڕێکەوتنی ئێران ئەمریکا بەو مەرجانەی ئەمریکیەکان دەیانەوێ ڕەنگە دوای ئەوە بەردەوامبوونی دۆخی قورسی ژیانی خەڵکی ئێران نەبوونی ئازادیەکان ئەو کاتە خەڵک بێتەوە جادە جارێکی تر و ئەو پێی وابوو لە دۆخی شەڕی ئێستایی بەردەوامبوونی ئەو شەڕە گەلانی ئێران نایەنە سەر شەقام و گەلانی ئێران بەشدار نابن نەبادا بەوە تۆمەتبار بکرێن برێن ئەمانە چوون لە بەرەی دوژمندا لە بەرامبەر ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران و بە تایبەتی پەیامەکانی سەرۆک ترامپ مشەجع نەبوو ینی هاندەر نەبوو بۆ گەلانی ئێران چونکە ئەو باسی لەوە دەکرد شارستانیەتێک دەسڕینەوە کە پێچەوانەکەی دەبووە برێ ئێمە هەوڵ دەدەین شارستانیەتێک لە ڕوخان ڕزگار بکەین بۆ گەلانی ئێران من بۆیە پێم وایە ئالێرەدا ئەمریکا موفق نەبوو و نەیتوانیوە جۆرێک لە متمانە لای گەلانی ئێران دروست بکە و هیچ ڕژێمێکیش بەبێ جۆرێک لە پشتیوانی نێودەوڵەتی بە ئەزمموی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەڕوخاوە تەنیا پشت بە هێز و بازوو ئیرادەی گەلەکەی ببەستێ من پێم وایە ئەو ڕژێمە ناڕوخی ئەگەر هات و پشتیوانیەکی نێودەوڵەتی لە دەرەوەی سنوورەکان نەبێ. باشە دکتۆر کەواتە نظامەکەت دەمێنێتەوە ئەگەرچی بەلاوازیش بێ پێ دوایە دەتوانێت ئیدارەی و قەیرانە بدایانی لانی کەم ڕوانینی خۆی بگۆڕە لەگەڵ پێکاتەکاندا لەگەڵ خەڵکی دیکەدا ئەو هەمویان سەرکوت دەکا ینی پێ دوایە نەفەسێکی ئازادی ببەخشێ بە خەڵکەکەی خۆی بە پێکاتەکانی دیکە یاعلانی کەم لە بەرچاوی بێ کە لە دۆخێکی وادا خەڵکێک لێ هەڵنەساوە ناتۆتە سەر شەقام بە قەولی ئەوان یارمەتی دوژمنی نەداوە. من پێم وانە لەبەرەوەی ئەگەر وا بواە دەبواە یەکەم کەس کە کۆماری ئیسلامی پەیوەندی لەگەڵ دروستکە هێزە کوردستانیەکان بوون کە ئەوان دەمێک ساڵە چالاکی سەربازی خۆیان ڕاگرتووە لەبەر ڕەچاوکردنی دۆخی هەرێمی کوردستان و پەیوەندیەکان و هەڕەشەکانی ئێران لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان ئەوان تا حدێکی باش پابند بوون بەو ڕێکەوتنانەی کە عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ جمهوری ئیسلامی هەیان بووە بۆیە هیچ کارێکی وایان نەکرد تەنانە لە سەرەتای شەڕەکەەوەش هەرچەندە سەرۆک ترامپ پەیوەندی بە سەرکردایەتی کورد کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام کورد ئامادە نەبوون بەبێ بەرچاوڕوونیەک بەبێ بەرنمەیەکی تۆکمەی ڕێکوپێک و دەورەکان دیاری بکرێت و ئایندەی ئەو بەشداری و سەرکێشیە چی دەبێ ئامادە نەبوون ئەو بەرنمەیە جێبەجێ بکەن و ببنەکەوا سووری بەرلەشکرد بۆ هێرشکردنە ناو خاچی کۆماری ئیسلامی ئێران دەبوایە جمهوری ئیسلامی ئەم دەرفەتە بقۆزێتەوە بۆ جۆرێک لە نیەتپاچی نیشان بدا بەوەی کە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی قبوڵە و لەگەڵێ دەکەوێتە دانوستان چونکە ئەمڕۆ هیچ دوژمنێکی تاسەر نەماوە ئەوە دەبینین ئیسرائیل لەگەڵ سووریا لەگەڵ وڵاتانی تر لەگەڵ لبنان ئەمڕۆ دەکەوێتە گفتوگۆ کەواتە زۆر ئاساییە داواکاریەکان بۆ کورد داواکاریەکانی کورد ئاشکرا و ڕوونە کە مافی نەتەوەییە دانانە بەو جوگرافی و مافەنەتەوەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیەە و پێشێر کراوە جا ئەو ڕژێمەی لە تاران حکوم دەکا جمهوری ئیسلامی بێ یاخود حکومێکی دیموکراتی و لیبرالی بێ یا گەڕانەوە بێ بۆ نظامێکی شاهنشایی کورد هەر دەبێت لەگەڵ ئەو تارانە ڕێک بکەوێت جا ئەو تارانە هەر ناسنامە و ناوێکی هەبێ بۆیە من پێم وایە جمهوری ئیسلامی نەیتوانی ئەویش جۆرێک لە متمانە و دڵنیایی بدا بەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەرچەندە ئەو ئۆپۆزیسیۆنی لە دەرەوە هەن لەبەر ئێرانچێتی ڕەنگە تا حدێک چالاکیەکانی خۆیان کپ کردوتەوە ناڕزایەتی خۆیان لە هەمبەر ئەو ڕژێمە کەم کردێتەوە بەڵام نەمان بینی ڕژێمی سەدداممان بینی پێشتر جارجار مبادرەی دەکرد کە لە تەنگاییدا بوو دەرگای گفتوگۆی بۆ دەستەبژێری سیاسی و ئەکادیمیەکانی دەرەوەی عێراق دەکردەوە
جارجار دەرگەی گفتوگۆی لەگەڵ کورد دەکردەوە بۆ ئەوەی بگەنە جۆرێک لە ڕێکەوتن یاخود کاتکوشتن ئەگەر بەو ناوەش بەڵام ئەمە لە جمهوری ئیسلامی ئێرانی نابینێت هەرچەندە لە گفتوگۆکانی ساڵی هەشتاونە لەگەڵ شەهیدی سەرکردە قاسملو شەهیدیان کرد لە جیاتی ئەوەی ئەم دەرفەتە بقۆزنەوە بۆ ئەوەی جۆرێک لە ڕێکەوتن و تێگەیشتن لەگەڵ سەرکردایەتی کورد دروستکەن بۆیە ئەمە جۆرێک لە بێمتمانەیە هەم لای ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە کورد و لایەنەکانی تر بەرامبەر ئەو ڕژێمە دروست کردووە هەم ئەو ڕاستەشمان پێ دەڵێ کە جمهوری ئیسلامی قەناعەتی بەوە نییە لەگەڵ هیچ یەکێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بکەوێتە گفتوگۆ و دانوستان و یاخود جۆرێک لە کرانەوە بەڕووی پارتی سیاسی بەڕووی ئازادی نەتەوەی بۆ نەتەوەکانی تر بڕخسێنێ من پێم وانە ئەمە لە جمهوری ئیسلامی ئێران هەرچەندە ڕژێمەکە ئەگە بژمینێتەوە بەلاوازی بەڵام ئەم هەنگاوە نانێت چونکە پێی وایە کرانەوە بەڕووی ئازادی و دەنجی جیاواز و ڕەنجی جیاواز و نەتەوەی جیاواز ئەمە ئەو کاتی هەڕەشەی گەورە لەسەر دەسەڵاتەکەی دروستەکە. باشە کەواتە دکتۆر ئەبێت چاوەڕی سینناریۆیەوە بین لە دۆخی ئاگربەستیشدا ئەگە درێژەش بکێشێ بەڵێ گەلال ئێرانی خۆیان بەدەستێنانی مافەکانیان دەکەونە جوڵە داوای ئازادی دەکەن داوای مافی خۆیان دەکەن هەر خەڵکێکی زۆری ئێرانی ڕەنگە لەسە بە ملیۆنان کرێکارە بێ خەڵکە بێ کە کارەکەی لە دەستداوە بۆ ئەم ڕووداوانەوە کە ڕوویاندا کاری لە دەستداوە بێئیشە بێکارە بێپارەیە ئێخۆ خەڵک بە برسێتی مانگێک دوان سیان لە دۆخی جەنگداوە ئیدارەی کرد ئێخۆ ناتوان نێروا درێژە بکێشێ ڕاستە من بێهیوانیم لەوەی کە گەلانی ئێران ڕۆژێک بە ئازادی خۆیان دەگەن بەڵام ناتوانم بڵێم ئەوان دەستبەرداری خۆیان دەبن ئەگەر ڕژێمەکە بمینێتەوە هەموو کاتێک دەرفەت هەیە بۆ گەلانی ئێران چونکە گەلانی ئێران گەلێکی زیندون گەلێکی ئازان و بینیمان لە خۆپیشاندانەکانی پێشترێدا لە چەند ساڵی ڕابردوودا قوربانی زۆریاندا هەرچەندە پشتیوانی نێودەوڵەتیشیان نەبوو هەرچەندە ئەمریکا و ڕۆژاوا وەک پێویست لە پشتیان نەوەستانەوە بۆ گوشارکردن هێندەی گوشار دەکەن لەسەر مەسەلەی بەرنامەی چەکی ئەتۆمی و مەسلەی کرانەوە بەڕووی ڕۆژاوا و تەستیمبول بەڕووی ئەوەندە باس لە مەسلەی دیموکراسی ناکەن فەرمو ئەو مەرجانەی 15 خاڵەی ئەمریکا دیاری کردووە بە هیچ شێوێک باس لە کرانەوە دیموکراسی ناکە بۆ جمهوری ئیسلامی ئێران بۆی دەرفەت و هەناسەیەک بە میلەتانی ئێران ببەخشێ ئەمە مانای ئەوەیە کە گەلی ئێران گەلێکە دەبێت پشت بە تواناکانی خۆی ببەستێ و کێشەکەی گەلانی ئێران لەوەدایە کە نەبوونی سەکۆیەکی یەکگرتووی هێزێکی یەکگرتووی ئۆپۆزیسیۆنی ئێرانیە کە هەموو دیدگا جیاوازەکان هێزە لیبراڵەکان هێزە تەقلیدیەکان و هێزە نەتەوەیەکان لەخۆ بگرێت کە بتوانن بەرنمەیەک دابنێن لە عێراقدا 12 ساڵ کار لەسەر یەخستنی ئۆپۆزیسیۆنی عێراقی کرا لەلایەن ئیدارەی ئەمریکا و بەریتانیا اینجا توانیان لە 2003دا ئەو ئۆپۆزیسیۆنە بینن لە عێراقدا بە شێوەیەکی کاتی لەژێر ئیدارەی ئەمریکادا حکوومەت و مەجلیسی حکم ئەوانیان پێکنیا و تا ئەو حکوومەت و نیزامی لێ پێکات کە تا ئێستاش ڕخنەیەکی زۆری لەسەر هەیە ئەم سیستەمی حکومڕانی لە عێراقدا بۆیە من پێم وایە کێشەی یەکەم پەیوەندی بەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن و پێکاتەکان هەیە کە نەیانتوانیوە لەسەر چەترێک لەسەر بەرنمەیەک استراتیژێک ڕێ بکەون بۆ کۆتایی هێنان بەو واقعی کە لە ئێراندا هەیە یاخود دروستکردنی جۆرێک لە گوشار تاکو جمهوری ئیسلامی ئێران ناچار بکرێتەوە بەڕووی گەلانی ئێران بەڕووی نەتەوەکانی ئێران بەڕووی پارتە سیاسەکان و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن. باشە دکتۆر باست لە هەندێک لە خاڵەکانی ئەمریکا کرد مەرجەکانی ئەمریکا کرد یەکێک لەوانە ئێزە ئۆلایی پرۆکسیەکانە کە لەم خاڵەدا ئیتر عێراقیش تێوە دەگلێ پێ دوایە عێراق دەتوانێت خۆی بە دوور بگرێ ئەگەر خوا نەخواستە جەنگ دەست پێ بکاتەوە عێراق لە خۆناغەکانی ئایندەدا بتوانێت جۆرێک لە باڵانس ڕابگرێ. مەسەلەی عێراق ینی وڵاتێکی گرنگە بۆ ئێران و ئێرانیش وڵاتێکی گرنگە بۆ عێراق پەیوەندێکی مێژووی هەیە پەیوەندێکی ئاینی و مەزەبی پێکاتەکانی عێراق و ئێران بە یەکتر دەبەستێتەوە و لە بیریشمان نەچێت لە دوای 2023ەوە ئێران یەکێکە لە گەورەترین وڵاتانێک کە سوودی وەرگرتووە لە گۆڕانکاری لە عێراقدا و هاتنەکایی ئەو ڕژێمەی کە ئێستا لە عێراقدا لە ئارادایە لەبەرەوەی توانی هەژمونی خۆی توانی بەرنامەی خۆی لە عێراقدا بە شێوەیەکی زۆر باش جێبەجێ بکە و دەست و پەیوەندێکی زۆری لە ناو عێراقدا بۆ خۆی دروست کردووە بە تایبەتی لە نێوماڵی
ماڵی شیعەدا فراوانخوازی لە سنووری قەڵەمڕەوی شیعەکان تەنانەت ناوچەکانی سونەشی گرتوتەوە و تا ڕادەیەکی باش لە عێراقیشەوە پەڕیەوە بۆ سووریا و لە سووریاوە بۆ لبنان لە لبنانەوە بۆ فەڵەستین لە فەڵەستینیشەوە پەڕاندیەوە بۆ یەمەن. ئەمانە هەر هەمووی لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا ئێرانیەکان باشترین دەرفەتیان قۆستەوە بۆ ئەم بابەتە. بۆیە ئێستا کە لەو شەڕی ئێستا لە ئارادایە لە پێش شەڕەکەش عێراق لە ژێر گوشاری ئەمریکادا بووە بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەو گروپە چەکدارانە بکە بە تایبەتی ئەوانەی کە لە دوایی سەرهەڵدانی داعش دروستکران لە چوارچێوەی حەشتی شعبیدا ئەمانە کۆمەڵێک گروپ و فەریقی جیاجیان کە هەریەکە و خاوەنی مرکزێکی قرارە بەڵام هەر هەمویان مرکز قراری سەرکییان دەگەڕێتەوە بۆ تاران وەکو خۆیان سەرکردە سیاسیەکانیان نیان شاردۆتەوە چەندین جار تەکیدیان کردوتەوە و لە بەیاننامەکانی دەستپێکردنی شەڕی چ ڕۆژەشدا لە هێرشەکانیان بۆ سەر هەرێمی کوردستان و ناوچەکانی تێرەعراق ئاشکرا ئاماژیان بەوە کرد کە ئەوان چاوەڕێ ناکەن ڕێنماییەکان و فەرمان لە بەغدا وەرگرن بەڵکو فەرمان لە تارانەوە وەردەگرێت. جا ئەمە گەورەترین کێشەیە لە بەردەم حکوومەتی ئێستای عێراقی کاتی و حکوومەتی داهاتوی عێراق کە ئێستاش نازانین. بۆیە سەیرەکەی مەسلەی هەڵبژارنی سەرۆک کۆمار تۆپەکەی خستۆتە نێوماڵی شیعەکان کە دەبواە دوێنێ شەو چوارشەممە بوو چوارچەوەی هەمانجی ڕێک بکەون لەسەر بربژێرێک ئایا مالکی دەبێت یا جێگرەوەیەکی بۆ دادنێن لەسەر بربژێرێک ڕێک بکەون چونکە ئێستا ئێمە لەو ماوە دەستوریە داین کە 15 ڕۆژ دیاری کراوە لە ڕۆژی هەڵبژارنی سەرۆک کۆماری عێراق بۆ ئەوەی کەسێک لە هێزی یەکەم لە چوارچەوەی هەمانجی ڕاستپێرێ بۆ ئەوەی بتوانێت حکوومەتێک لە ماوەی 30 ڕۆژدا لە عێراق دروست بکات. جا ئەمە نیشانەی چیە؟ نیشانەی ئەوەیە شیعەکانیش لە نێوان خۆیاندا لە نێوان هەژمونی ئێرانی و گوشاری ئەمریکیدا دابەش بوون نازانن چۆن مامەڵە بکات بەڵام بە شێوەیەکی گشتی تا ئێستاش پێ دەچێت ئەو باڵە زیاتر دەستڕۆیشتووە لەسەر ماڵی شیعە و لەسەر بڕیاری شیعە و لەسەر هێزە چەکدارەکانی لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت کار دەکەن ئەوانن کە لە تارانەوە نزیکن و لەژێر فەرمانی ئەواندا هەڵسو کەوت دەکەن. بۆیە بۆ عێراق کارێکی قرس دەبێ حکوومەتێک پێک بێ حکوومەتێک بێ کە لەلایەن ڕۆژاوە قبول کراو بێ لە هەمان کاتیشدا لەلایەن تارانی شەوە قبول کراو بێ. دکتۆر پێدوانیە هەندێک لە سەرکردە شیعەکانیش لەوە تێگەیشتون کە مەترسیەکە لەسەر خودی خۆیانە ئەوە نییە عێراقکەنە قوربانی و مانەوەی خۆیان زامن بێ. ئێستا لە دۆخێکدان یعنی خۆیان پێش خەڵکەکە بەردەکەون تێدەکەون دەکوژرێن لەناو دەبرێن لەبەرەوە ئەوە نەماوە ها پێیەک لەولا و پێیەک لەولا دەبێت خۆیان یەکلا بکەنەوە. ئەمە وای کردووە کە بەشێکیان جۆرێک لەوەی تەڕاجەیان کردووە لەو هەڵوێستا توندانی پێشویان یایلانی کەم ئەسڵەن بێدەنگیان لێ کردووە ئەڵوێستی خۆیان گۆڕیوە یان یەکرێ بڵین ئەو سەرکردە شیعیانش لەوە تێگەیشتون کە دۆخی ئەمجارە دۆخی خۆیەکلاکردنەوەیە یان لەولای یا لەولای. زۆر ڕاستە ناکۆچی هەیە وەکو باسم کرد ناکۆچیەک هەیە لە نێوان لایەنی شیعە ماڵی شیعە بە تایبەتی هەر لە بەربژێرکردنی سەرۆک وەزیرانەوە بەڕێز مالیکی کە چوارچەوەی هەمانجی سەرەتا ناویان بربژێر کرد بیبینیمان دوای تویتەکەی سەرۆک ترامپ و هەڵوێستەکانی ئەمریکا پاشتری و تاکیدکردنەوە لەسەرەوەی ڕازینین بە بربژێری مالیکی سەیرەکەی لە چوارچەوەی هەمانجیدا زۆرینە لەگەڵ ئەوەنە مالیکی نەمێنێتەوە وەکو بربژێر کەسێکی تر بێ بەڵام لە هەمان کاتیشدا ڕێک ناکەون لەسەر ئەوەی میکانیزمێک بدۆزنەوە بۆ هێنانە دەرەوەی مالیکی لە هاوچێشەکە و دانانی بربژێرێک چونکە دیسان ئەگەر مالیکی خۆشی نەبێ و ئەو دەیەوێت کەسێک دابنێ کە ئەو دەست نیشانی دەکا و ئەمەش ڕەنگە قبول کراو نەبێ لای زۆرینەی چوارچێوەی هەمانجی. بۆیە من پێم وایە ئەم ناکۆچیە ئێستاکە دەبێت حەسم بکرێت لە ماوەی ئەم هەفتەیەدا و نابێ بەو شێوە ببینێتەوە ڕەنگە دوجار ئەگەر ڕێککەوتن و سازانێک دنەدۆزرێتەوە ئەو کاتی ماڵی شیعە دووبەرێکی زیاتری تێبکەوێ چونکە ئەو بەرەیە کە دژایەتی خۆی بۆ مالیکی دەربڕیوە لە سەرتاوە ئەوان لە ڕاستی هەڕەشە و مەترسیەکانی ئەمریکا تێدەگەن. ئەوەی کە جەنابەت باست کرد ڕەنگە ئەگەر نەستنە ژێرباری ئەوەی تۆزێک لە ئێران دوورکەونەوە بربژێرێک دابنێن و قبول کرا و پەسەند کرا و بێ لای ڕۆژاو و ئەمریکەکان ڕەنگە ئەو کاتی شیعەکان تەواوی تەنانەت کۆنتترۆلی دەسەڵات لە عێراقش لەدەست بدەن لە ساڵحی پێکاتەیەکی تر کە سونەکانی عێراقن و ئەوانیش ئێستا کە لە جاران زیاتر هاتوونەتە پێشەوە و ڕۆڵی گرنگ دەبینن لە دەستنیشانکردنی پۆستەکان. جۆرێک ئێستا لە لێک تێگەیشتنێک هەیە لە نێوان سونەیەکی بەهێز لەگەڵ شیعەیەکی زۆرینەی کە دش بە بەڕێز مالیکین
ئەمانە هەڕەشەیەکی گەورن لەسەر ئایندەی ئەو ڕەوتەی کە مەجای داوە دەرفەتی ڕەخساندووە بۆ ئەو گروپە چەکدارانەی لە ژێرناوی جیاجیا لە عێراقدا دش بە بەرژەوەندەکانی ئەمریکا، دش بە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان، دش بە بەرژەوەندەکانی تەنانەت خودی عێراقیەکانیشدا هێرش و پەلامار دەکەنە سەر ئامانجی مەدەنی، ئامانجی استراتیژی و ئامانجی خزمەتگوزاری لە عێراقدا. سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر تارق جەوەر چاودێری سیاسی، سپاس کە بەشداری کرد لەگەڵمان، سپاس کە لەگەڵمان بووی.